هەواڵانی عزیز بە ناوی خۆی گەورە و مێهرەبان ماندوو نەبن و دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانتان پیرۆز بێت. پێشەکەی منیشە بوێ بە ناوی کاک بافڵ و بە ئیزنی لای بەڕێزمان کاک شێخ جەعفەر و هەموو هەواڵانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی هەواڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاسی یەک بە یەکەی ئێوەی بەڕێز بکەم. سپاسی هەموو ئەو هەواڵانە بکەین کە لە کۆنفرانسەکانی شار و شارۆچکەکانەوە بەشداری دیداری یەکێتی بوونە تاکو ئەوانەی کە ئەمڕۆ و دوێنێ لە قاعەکانە گفتوگۆی بابەتە گرنگ و هەنووکەیەکانیان کردووە. سپاسی خەمخۆریتانەکەین، سپاسی دڵسۆزیتانەکەین، دووبارە و سێبارە سەلمانتان کە یەکێتی حزبێکی زیندووە، کە یەکێتی حزبی تەنها چەند کەسێک نییە، کە یەکێتی تەنها حزبێکی یەک ناوچە یان دوو ناوچە نییە، بەڵکو یەکێتی حزبی یەک بە یەکی ئێوەی تێکۆشەرە و گەنجەکانمان و هی ژنانیشان. هەموو راپۆرتەکان نووسراونەتەوە و وەرگیراون لەلایەن سەرپەرشتیاری لیژنەکان. ئەم راپۆرتانە ئێستا کە کۆکراونەتەوە بە ئەمانەتەوە تەسلیمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کرێ. لەوێ ئەم راپۆرتانە کە پڕن لە ڕاستپاردەی ئێوە، پڕن لە پێشنیار و داواکاری و بۆچوونەکانی ئێوە پەسەند دەکرێن. کە پەسەند کران با پێتان بڵێن چی ڕوو ئەدا. یەکەمە بێ سەقفی تەوەقوعاتمان واقعی بێ. هەندێک لە پێشنیارەکانتان، هەندێک لە ڕاستپاردەکان لە ناو ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە چوارچێوەی دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەوانەی کە حیزبین و دەسەڵاتی لە ناو دەسەڵاتی یەکێتیدان دڵنیابن وەک خۆیان جێبەجێەکرن. بەس لەوانەیە هەندێک لە ڕاستپاردەکانتان پێویستی بە گۆڕینی یاسا بێ. دڵنیابن پەرلەمانتارە بەڕێزەکانمان کە هەندێکیان لێرەن ئەو کاتە ئەتوانن شەڕی لەسەر بکەن لە ناو پەرلەمانی کوردستان. هەندێکیان پێویستیان بە گۆڕینی ڕێنمایی و بڕیاری حکومی بێت. دڵنیابن ئەمانە هاوکارمانە بن لە کاتی پێکەرانی حکوومەت و لە کاتی پەیڕەوکردنی بەرنامەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. و بۆ ئەوەی ئێوەش دڵنیابن لەوەی کە ئەمە تەنها مەشغوڵکردنی مەجموعە کادرێک نییە، دوای پەسەندکردنی ڕاستپاردەکانتان بۆ هەر لیژنەیەک کە پێکێنرا، بۆ هەر راپۆرتێک کە پێکێنرا، لیژنەیەکی مختص هەر لە ئێوەی بەڕێزەوە پێکەهێنینەوە جارێکی تر بۆ ئەوەی بە دوواداچوون بکەن بۆ چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکان کە هەر لە ئەساسدا ڕاستپاردەکانی خۆتانن. بەڕێزان ئەمە داهێنانێکە بۆ سیاسەتکردن لە هەرێمی کوردستان کە هەر لە یەکێتی جوانە ئەم جۆرە داهێنانانە. بۆیە هیوادارم ئەو ڕۆحیەتەی کە من هەستم پێی کرد لەم دوو ڕۆژە پەرەی پێ بدەن، بەردەوام بن لە گفتوگۆ، بەردەوام بن لە کۆبوونەوەکانتان، ژیانی حیزبایەتی زیندوو بکەنەوە. هەر یەکەتان سبەینێ ئەگەڕێنەوە بۆ ئۆرگانەکانی خۆتان، چ مەڵبەند بێ، چ کۆمیتە بێ، چ ئۆرگانێکی دیکە بێ، چ حکوومەت بێ، چ حیزب بێ. کاک سەرکەوت بەخێر بێی فەرموو لە کورسەکەی من دانیشە. هەر یەکەتان ئەگەڕێنەوە سەر ئەرک و واجباتی خۆتان، سارد نەبنەوە، کۆبوونەوەکانتان بەردەوام بێ، با خەڵک با جەماوەر ببینێ کە ئێوە لە پێناوی ئەوان کۆ بنەوە، کە لە پێناوی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکا کۆ بنەوە، کە ڕۆژانە پەیوەندیتان هەیە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان، ڕۆژانە گوێبیستی معاناتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بن. مەوەستن. دوێنێ کاک بافڵ زۆر بە وازەحی وتی با تەمەڵ نەبین، تۆزێ دەستکەوتێکمان هەبووە و تۆزێ پێشکەوتوین و تۆزێ دەنگمان زیادی کردووە و تۆزێک معنەویاتمان بەرز بووەتەوە. ئەوە معنای ئەوە نییە ئێمە ئەبێ ئیتر پاڵ بدەینەوە بڵێ وەڵا ئیتر ئێمە لەسەر کەروی سەرکەوتنین بۆیە ئەبێت تەمەڵ بینەوە. نەخێر، ئیش ئەمڕۆ دەست پێەکە. ئیش سبەینێ ئەبێت چڕتر بێ لە دوێنێ، دوو سبەی ئەبێ لە سبەینێ چڕتر بێ. ئەمەش بێ ئێوە ئەکرێ بەڕێزان. ئێوە لە بەرەی پێشەوەی جەنگی نوێنەرایەتی کردنی یەکێتی نیشتیمانی کوردستانن. ئێمەش هاوکار و پشتیوانتانە بین، دڵنیاتانەکەمەوە بەم ڕۆحیەتە بەردەوام بین، یەکێتی ئەگەینە ئەو ئاستە
کە چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێ. دیدارتان شاد، دەستخۆشیتان لێ ئەەکەین، گوێتان لە زۆر قسە بووە بۆیە من لە ئێستەوە کۆتایی بە قسەکان مەهێنم. هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و دوای ئینشەڵا لە دەرەنجامەکانیشتان ئاگادارتانەکەینەوە و داواکاریش ئەبین لە یەک بێکی ئێوە بەردەوام بن لەگەڵمان بۆ بەدواداچوونی بڕیارەکان و جێبەجێکردنی بڕیارەکان و دیسان خۆمان ئامادە بکەین چکە انتخاباتێکی تر بەڕێوەیە. بۆیە لە ئێستەوە ئەبێ بچینەوە ناو ئەو جەماوەرەی خۆمان، سەردانی ئەو ماڵانە بکەین کە پێشتر سەردانمان کردن، بەڵێنەکانی انتخاباتەکانی خۆمان جێبەجێ بکەینەوە، خەڵکەکانی کە عاجز بوونە لێمان ئاشتیان بکەینەوە. پرۆسەی انتخابی و پرۆسەی سیاسی ناوەستێ ئێمەش نابێ بوەستین. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. بەخێر بێن.